تاکە چاوانێکی هەمە تەنیا کورد و کورد زمانم. دەنگە زوڵاڵەکە و شاعیرە بچووکەکەی ڕانیە. بنیاد ئارام هەرچەندە تەمەنێکی کەمی هەیە، بەڵام بە شیعرە نیشتیمانیەکان و دەربڕینی زمانی شیرین و جوڵەی جەستەی سەرنجی هەمووانی ڕاکێشاوە. ڕۆژ ئاواشم ئێستاکانە لە هەناوی گڕ هەڵدەستێ وێنەی کوورە. بنیاد تەمەنی تەنیا 10 ساڵە و پۆلی پێنجەمی بنەڕەتیە. دوای ئەوەی بەشداری لە خۆپیشاندانەکان کردو لە سۆشیال میدیا بوو بە ترێند بەڕێوبەری پەروەردەی ڕانیا سەردانی قوتابخانەکەی دەکات و قەلغانی ڕێزلێنان و ئەمەکی پێدەبەخشێت. سەرتا بەلای خۆی بەخشندە میهرەبان، من لێرانم بۆ ئەوەی پشگیری خوشک و برایەمان کەم لە ڕۆژاوا با ئەوەندەی بزانن دژمنانمان ناتوانن هیچ شتێک لێ ئێمەکەن، چونکە ئێمە خوامان لە پشتە، ئێمە بە ئاینی ئیسلامەوە جوانتر دەبین. من خاوەن دڵێ 5 پارچەم، پارچەیەکیان بووکی سوورە، خاکی منە نەڵێن دوورە. شێخ مەحموودم پێشڕۆکەی پارچە دڵەکەی باشوورە، سەرۆک کۆماری مەهاباد قاز یەکەم لە ڕۆژهەڵات، شێخ سەعیدم سەرۆک لە شکری پارچە دڵەکەی باکوورە. ڕۆژ ئاواشم ئێستاکانە لە هەناوی گڕ هەڵدەستێ وێنەی کوورە. خەونی دوو شێخ و قاز یەکەم کۆمارێک بوو بوش بە هەرێم، ئێستا گڕم لە نێویدا هەڵدەگیرسێم. گەر بێت و نەبم بە یەک هەر خاوەن ئەم لە قاچەم، کە ئەویش لە ئەو ڕۆڵس بەیە لە دەستی بام دەسە پارچەم. گەر دەست و لاک نەبن بە یەک هەرتا ئەمرم هەر 5 پارچەم. وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم. ئەم هەینیەش لە کەشێکی سارد و باراناویدا هاوڵاتیانی ڕانیا درێژیان بە چالاکی و گردبوونەوەکانی پاڵپشتی و هاوسۆزی بۆ ڕۆژاوای کوردستاندا. هەمیشەوە کەمیشەڵە لێوە چاوی هەموو ناڕەزایەتێک و دەنجی ئەم گەلەن پەیامی ئێمەوەیە لەگە هەموو گشت شار و شارۆچکەکانی باشووری کوردستان بە یەک دەنگ داوای پاراستنی گەلی کورد لە ڕۆژاوا نیشتیمان بکەین و ئەو گەلە کۆمەکەی کە لەسەر گەلی کورتەیە داوایەکی ترمانەوەیە گەلی کورد بەردەوام بێ بە یەک دەنگ بە یەک ڕەنگ چووکە بەڕاستی پەیامێکە گەیشتە بە کۆی جیهان و فشارێکە لەسەر کۆی جیهان. خۆمان بە یەک کەس دەزانین، بە یەک پارچە دەزانین، خۆمان بە کوردستانی دەزانین. بۆیە ئەمڕۆ ڕۆژی یەکبوونە، ڕۆژی یەکسانیە، ڕۆژی نیشتیمانە. پێویستە هەموو کورد بە یەکەوە بە یەک دەست چونکە بۆمان دەرکەوت کە پاڵپشتەکانمان پشتی ئێمەیان بەردا. دوژمنانی کورد زۆرن. هەر یەک لاچین و توێژەکان بە شێوازی جیاواز با گردبوونەوە و کەمپینی هاوکاری هاوسۆزی خۆیان بۆ کوردانی ڕۆژاوا دووپات دەکەنەوە. شاعیرە بچووکەکەی ڕانیەش گەرم و گوڕی زیاتری بە چالاکیەکان داوە و بووە بە ڕەمزێکی دیکەی پاڵپشتی بۆ نەتەوەکەی. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام ڕانیا.